ئەمڕۆ بەشێک لەو هاوکاریانە دەکاتە دەستێمە و ئێمە دڵنیاین لە داهاتووش هاوکاری و کۆمەکەکانی THW بۆ هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ کاتی ڕوودانی قەیرانەکان بەردەوامە بێ و هەروەها لە هاوکاریکردنی ئاوەرە و پەنابەران ڕۆڵ و کاریگەریەکی بەرجەستە و شایانیان هەبووە لە خزمەتکردن بە خەڵکی ئاوەرە و پەنابەری چی ناوخۆی عێراقی و چی دەرەوەکە لە کەمپی پەنابەران دەژین. Deutschland ist sehr, sehr stolz, hier unterstützen zu können. Die Partnerschaft mit JCC ist eine seit langem bestehende Partnerschaft und durch das THW, was das deutsche Agency ist für Civil Protection, sind wir sehr stolz auf diese Partnerschaft und werden diese auch fortsetzen. ئەڵمانیا زۆر خۆشحاڵە و شانازی بەوە دەکات کە هاوبەش و شەریکی ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکانە و پشتگیری لەوان دەکات. Also insofern nochmal möchte ich mich ganz herzlich bedanken beim Direktor für die Zeremonie heute und ich freue mich sehr, dass wir hier gleich noch eine Exercise vorgeführt bekommen, wo wir sehen können, wie die Dinge, die Fahrzeuge, die wir heute übergeben, auch tatsächlich genutzt werden. زۆر سوپاسی بەڕێوەبەریش دەکەین کە ئەمڕۆ لێرەیە ئێستاش دوای ئەم دیدارە نمونەیەک دەبینین لە یا سیناریۆیەک دەبینین لە کارەکانی ناوەندی هاوشی هەماهەنگی بۆ چۆنیتی ئەنجامدانی کارەکانیان.